ڕۆژ بە ڕۆژ لە مانگی پیرۆزی ڕەمەزان نزیک دەبینەوە کە بۆ مسلمانان مانگی ڕۆژوگرتن و خوددا پەرستی و چاکەکاریە. زانایانی ئاینی داوا دەکەن هاوڵاتیان لەو مانگەدا هۆشیارانە مامەڵە لەگەڵ میدیادا بکەن. هەندێک لە میدیای ئاراستەکرا و بەمەبەست ئامانزێتی دەرفەتی مانگی پیرۆزی ڕەمەزان لە کیس مسلمانان بدات. دژمنانی ئەم دینە خۆیان لە مەڵاز داوە کە مانگی ڕەمەزان لە ئومەی محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام لە ئومەتی محەممەدی بفەوتێنن، هەرچی خێر و بەرەکەتی و خۆشی هەیە لێی مەحروم بکەن بەچی بەو هەموو ئەفلام و بەو هەموو مساسەلات و بەو هەموو برین مەسرەحیانەی کە ئامادەیان کردووە کە بێن ئەو ئومەتی محەممەدەی پێ مەشغوڵکەن و هەروەها وەی لێ بکەن کاتەکانیان پێ بە فیرۆ بڕوە و هەروە یعنی فێرە بەدبەختی و فێرە هەرچی ئەخلاقی نامە و غەریبە بیان کرد. بەڕاستی دەبێ ئێمە زۆر لەوە وریابین، ماڵ و منداڵی خۆمان ئاگدار کەینەوە و پێیان بڵێن کە بەڕاستی متابعی ئەم ئەفلامانە نەکەن، متابعی ئەم مسەلسەلاتانە نەکەن، چکە بەڕاستی یەک زەربە لە ئەخلاقیان دەدا، لە دینیان دەدا و هەروە کات و ساتەشی ئەو بەرەکەتی ئەو ڕەمەزانیان هەموو لە قیزەچی و بەڕاستیش عەفو و میهرەبانی و ڕەحمەتی خی گەورە مەحروم دەبن. سەد جەمبوارەکان بەرنامە پرۆگرامی تایبەتیانێ بەتایبەت مامۆستایەکی زانکۆ باز لەوە دەکات لە سێکتەری پاشێ و فتار و دوای تەڕاویح خانەوادەکان پەنادەبەنە بەر سەیرکردنی تیڤیەکان، بۆیە پێویستە ئەو تیڤیانە هەڵبژێرن کەوا کار لەسەر ئاشتەوایی خێرزان و کۆکردنەوەیان دەکات و بە سوودترین بڕگە و بابەتەکانیان پێشکەش دەکات. لە زۆر لە وێزگەکانە بەتایبەتی وێزگەکانی بەربانگ و وێزگەکانی پارشێ و وێزگەکانی دوای تەراویح زۆربەی خێزانەکان بەیەکەوە کۆ ئەبنەوە لەسەر سفرەیەک بێ یا لە کاتی گفتوگۆ و قسەکانە بێ، هەم لە بەربانگ بێ یان لە بڵێن پارشێو بێ، ئەوانە زۆربەی کۆ ئەبنەوە و زۆربەی زۆری خێزانەکانیش لەو کاتەیە پەنا ئەبن بۆ میدیا بەتایبەتی تەلەڤیزیۆن و دایەگرسێن و گوێ بۆ شتێک بگرن یان سەری شتێ بکەن. پێویستە لەو مانگەیە هەموو میدیا و دامەزراوە میدیاکان و میدیاکارەکان هەوڵ بدەن پلانیان ئەوە بێ کە بە سووتری شت کە بۆ نمونە ڕۆڵی هەبێ لە دروستکردنی پەیوەندیەکی بێزی نێوان خێزانەکان، ڕۆڵی هەبێ لە ئاشتەوایی خێزانی، ڕۆڵی هەبێ لە پەروەردەی خێزانی، ڕۆڵی هەبێ لە کەشێکی ئارامی تەندروستی شەرعی بۆ خێزانەکان، ڕۆڵی هەبێ لە کۆکردنەوەی خێزانەکان. ئەبێ ئەو پرۆگرام و بەرنامانە پەخش بکەن و ببنە هۆی کۆکردنەوەی خێزانەکان، بەڵام کۆکردنەوەیە کە دوجار سوودێکی هەبێ بۆیان. کەناڵی ئاسمانی پەیام وەک میدیایەکی ئیسلامی لە کوردستان بۆ گرنگیدان و پێدانی تایبەتمەندی بە مانگی پیرۆزی ڕەمەزان بە چەندین بەرنامەی تایبەت و جۆراوجۆر لە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزاندایە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.